ئەمەوە ئەکات وەزنێکی زۆر دابەزێنێ سەحەتی و تەندروستی بەرەو باشی بڕوا ئەکرێ بۆ فترێک وازە عیلاجەکانی بێنێ بەڵام لە ڕاستیە نەخۆشی شەکرە نەخۆشیێکی درێژخایەنە و چاکبوونەوە بەداخەوە لەم نەخۆشیە نییە بۆیە هەدەفی ئێمە ئەوەیە کە ئاسی شەکرەکە لە ئاسێکە ڕابگرین کە زەرورزیان بە ئەندام و شانەکانی لەژ نەگەیەنێت بەڵام ئەگەر مەبەستە پەڕانن لە زمانی زاراوەی ئینگلیزیە مەبەستە ئەوەیە ڕمیشن واتە بۆ فترەیەک جام فترە ئەگونجێت چەند هەفتەیەک بیان چەند مانگێک بێ نەخۆشەکە پێویستی بە دەرمانەکانی نابێت و شەکرەکەی لە ئاسێکی تەبیعیە بێت بەڵێ ئەم حاڵەتەمان هەیە بە زۆری ئەمە لە شەکرەی جۆری دووە ڕوئایات و بە تایبەتی تر ئەوانەی کە بیدایەتی نەخۆشیەکەیان هەیە وەزنیان زۆرە لایفستایل یان شێوازی ژیانیان زۆر تەندروست نەبووە ئێستاەن چەند کیلۆیەک لە وەزنیاندا ئەوەزێنن لە ڕێگەی وەرزش و لە ڕێگەی خواردنی تەندروستەوە هەنێجار لە ڕێگەی نەشتەرگەریەوە نەشتەرگەرینی بڕینی مەعیدەیان ئەوانی تر ئەکەن ئەمەوە ئەکات وەزنێکی زۆر دابەزێنێ سەحەتی و تەندروستی بەرەو باشی بڕوا ئەکرێ بۆ فترێک وازە عیلاجەکانی بێنێ بەڵام ئەوەی کە گرنگە لە نەخۆشانی شەکرەی جۆری یەکە ئەم حاڵەتە زۆر کەمترە و ماوەکەشی کەمترە واتە ئەم کەسانە لەوانێت چەند هەفتەیەک یان چەند مانگێک دەرزیەکانیان کەمکەنەوە و یان احتیمالیش هەیە لە هەنێ حاڵەتی زۆر دەگمەنە هەروازە عیلاجەکانیان بێنن بەس ئەوەی کە زۆر گرنگە ئەوەیە ئەم کەسانە بە وردی چاودێری شەکرەکان بکەن لەم کاتەیە و هەر کاتێ هەستیان بە نیشانەکانی بەرزی شەکرە کرد و چاودێری شەکرەکان بکەن و متابعی دکتۆرەکان بکەنەوە بۆ ئەوەی زەرورزیانیان لێنێ. سمارت وەرچەرخانە